سامان برێرێمی یەقیز برێکاری یەقیز بێتە پێش مایکەکە شلو پێکە مایک پێکە ئەکاری پێکە بەس تێستەش دەکە پێکە تێستی دەکە تێست پێکە
تاریخی بۆ یانی برایەتی ئەو کاسە پێشکەشە بە هەموو جمهوری برایەتی پێشکەشە بە قەڵای سەوس دەستخۆشی لە یەکێکە یاریزانەکان دەکەم دەستخۆشی لە ئیدارەکان دەکەم بەڕاستی ڕۆژێکی مێژوویە هیوادارم شتی باشترش بێ بە خۆت دەزانی هەر چەندە یانەی برایەتی لە ناو دووخل بوو زۆرمان دیبوونی پێوە دیار بوو بەڵام بە وجودی یاریزانەکان دەستخۆشیان لێ دەکەن تاریمان منێ بەتەڵی کوردستان. يعني اكيد هذا يحسب للاداره اداره برايتي التخطيط. احنا من بدايه اول ما تعاقدوا وياي كان هدفنا دوري كردستان والصعود للممتاز. الهدف الاول تحقق، الهدف الثاني صعب انا اعرف بس راح نحاول نتفرغ للدوري العراقي وعندنا يعني المركز الثاني الفارق يعني كبير بس احنا راح نحاول يعني ان شاء الله ايضا نتاهل للدوري العراقي الممتاز ونحقق الهدف الثاني وهذا اكيد يعني جهود الاداره مشكوره واكيد اللاعبين هم العنصر الاساسي في هذا الانجاز وكذلك مبروك الجمهور برايتي المحروم من هالبطولات وان شاء الله هذا اول الغيث قطره وان شاء الله البطولات قادمه لبرايتي. بەڵێ بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بوو بۆیانی برایەتی کە یەکەم نازناوی ممتازمان بۆ بەدەستهێنا سوپاس بۆ خوای گەورە بەڕاستی یاریێکی زۆر زەحمەت بوو بۆ ئێمە تیپی پێشمەرگە تیپێکی زۆر بەهێز بوو بە سوپاس بۆ خوای گەورە ئەوەی لە یەکەمەوە هەوڵمان بۆیدا توانیمان بەدەستی بێنین سوپاس بۆ خوا و سوپاسی ئەو جمهورە خۆشەویستەش دەکەن. بەڕاستی ئاستێمان لە یاریەکەدا وەکو پێویست نەبوو بەڵام ئاست مام ناوەند بوو بەڵام ئێمە ویستمان لە خوڵەکانی ئاخری توانیمان ئەنجامی بدەین یاریەکە بینەوە سوپاس بۆ خوا کە توانیمان بە یەکەم جار یانەی برایەتی بکەینە پلەیەکەمی خولی نایابی کوردستان و ئەوەش مێژووە کە بۆ هەموو یاریزانەکان و مدەڕی بووین دەستەی کارژێریانەکەمان سوپاس بۆ خوا ویستمان ئەنجامماندا. بەشێکی گشتی باشترین تۆپانێمان کرد یعنی مەجای فرصە دروستکردماندا لە فەریقی برایەتی خۆ دەزانی فەریقی برایەتی صاحب وەسەتێکی زۆر باشە بەڵام لە خلالی 90 دقیقە نەیانتوانی دووسێ فرصە ڕاستە دوو گۆڵیان کرد هەردووچیان لە کوڕە سابتە بوو کوڕە سابتەش لە علمی تدریب یعنی بابرێن لە علمی تۆپی پێ یان لە تەکتیک تۆپ پێ ناکرێتە هەجمە بەڵام ئێمە لە دقەیەکەمەوە تا دقەی ئاخیر یعنی نەشە لە ژان بە تایبەتتر لە خەتی پێشواگەر مۆفق بەیان تەرکیزی باشمەوە حتمما یاریەکە لە بەرژەوندیمە بوو من بە شێوەیەکی گشتی دەستخۆشی لە یارزانەکان دەکەم هەوڵ و هیمەتێکی زۆریاندا تاقەیەکی زۆریان سەرف کرد زۆریش گەشتینە ناو خەت جەزای برایەتی بەڵام کە لە عادە وەکو یاریەکان کە یان یەک دوو یاری نەبێ ئێمە باشترین یاری دەکەن کەچی ئەنجام بەدەست ناینین ئەوەش دیارە مقدەریمە بووە بەس دووبارە و سێبارە پیرۆزبایی لە برایەتی دەکەم فەریقەکی سابت بوو فەریقەکی بۆ ئاخیران لە تەساعودی بوون دەستخۆشیان لێ دەکەم و پیرۆزیان بێ.